بسم الله الرحمن الرحيم. ئێمە کۆنجمەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی هەستاین بە سازکردنی ئێوارەخوانێک مۆژمارەکی بەرچاو لە ئەندامانی سنووری ئەنجومەن بۆ مەستی لە یەکتر نزیکبوونەوە و کۆکردنەوەی ئەندامان و لەو ئێوارەخواندا کۆمانکردنەوە. دەستخۆشی ئەنجومەنی خەلیفانەکەم الحەمدولله واستە بە ئەنجومەن هەمومان یەکترمان دیتەوە و بێخۆشحاڵم بەڕاستی کە ئەو برادەرانە بینم کە بەینەکە نەمان دیتینە. الحەمدولله دڵخۆشم بە کار و کردەوەی ئەنجومەنی خەلیفان و هەموو کۆمەڵی ئیسلامی. دەستخۆشی لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامیەکەین لە خەلیفان کە ئێوارە خواردنەشی عازر کردێت لە ئەو جەماعەت و دۆست و لایەنگرەکانی خۆی هەموو داوەتی کردن کە لێرانە هەموو پێک شاد بووینەوە و هەموو بەڕاستی یەکدیمان دیت چەند لە مێژێکدین نەدیتێ و زۆر پێخۆشحالین و دەستخۆشیان لێکردین و زۆر مەمنونی هەموو لایەکین کە هاتینە بەخێرهاتنی هەموو لایەکەکەین. حاڵی هەموو لایەکمان بوو بەتایبەتی لەو مانگە پیرۆزەی ینی مسلمانان فەرقێکی جیاوازیان هەیە لەگە مانگەکانی دیکە. هێزە بۆیە ینی هیواداری مسلمانان بەردەوام لە مانگەکانی تریش ئەوها گەرم و گوڕبن لەسەر عیبادەت و خواپەرستی و پێکەوەژیان و برایەتی و ئێوارەخوان و لە ڕووی هەموو شتەکانی هەموو ئەو شتانی کە خوای گەورە ڕەزامەندی لەسەرە.